چەند عەدەدی تەرە بە پۆلیەکە؟ كم قتابي كانت مناسبة إن شاء الله إن شاء الله إن شاء الله پێش سعات 8 دەستمان کرۆ بە جەولێک لە پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی و کۆمەڵی قوتابخانە و خوێندنگا بەسەرەکەینەوە یەکەم بۆی بزانین ڕەوشی خوێندن چۆنە بۆ حکومەی کە ئەم ساڵ زڵفێکی ناسکمان هەیە بینای قوتابخانە و خوێندنگەمان کەمە هەتا ئێستا ئەوەی دڵخۆشین بە وەزع پەروەردەیی کە هەیە لە بوونی کتێبە لە مامۆستای باشە و ئەوەشی دڵخۆشکرینە سا لە ئامادەی بنارین بەڕاستی هەم جگە لەوەی لە هەوارە بەرزەیە هەم ئیدارەیەکی سەرکەوت و هەم چالاکیێکی زۆر هەم پێداویستێکی زۆر زۆریان هەیە و من دەستخۆشی لە ستافی پێشتری تربیەوە هەم بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات و ئیشراف و بەڕێوەبەر و مامۆستانی ئەم قوتابخانە خوێندنگانە ئەکەین و ئێمە کۆمەڵی ڕێنماییشمان دەرکردەوە مەسەلەی جلوبەرگە مەسەلەی نەمانی قوتابخانە خوێندنگی نمونەیە بزای ئەمانە تا چەند جێبەجێ کراوەردەوەردا و هەر کەم و کورتی پێداویستێکی شەوێ بتوانین بۆیان دابین بکەین بۆ سەرخستنی زیاتری پرۆسەی پەروەردە سەبارەت بۆ بڕیارێکە ژمارەیە خوێندنگا زمانی ئینگلیزییان تیا بکرێتەوە ئەم بڕیارە تا چەند جێبەجێ بڕیارەکە ئێستا لە چۆنەوە خۆشبەختانە ئەم ساڵ لە پارێزگای سلێمانی سی قوتابخانە و خوێندنگە واکراوەتەوە و واشمان کردووە هەموو گەڕەکەکان لە زۆربەی گەڕەکانی شاری سلێمانی و هەندێک لە قەزاکانم قوتابخانە نەبکرێتەوە یەکەم بۆیە چانسێک بین بە هەموو قوتابیان و بەکاری کە ئاستی معیشەتیان کەمەیان هەژارن ناتوان بچنە خوێندنگە ئەهلیەکان لای خۆمان خزمەتیان کەین هەتا ئێستا باش ئیشەکانمان ڕۆشتووە و خوێندنگەیەک چوین بەڕاستی 180 قوتابی وەرگرت و لە پۆلیەکی بنەڕەتی کە زۆر دڵخۆش بووین نظامی گروپات بوو هیچ کێشەیەکیان نەبوو و ئێمەش دامێکی زۆر باشیانەکەین بۆی و بکەین ئەو جیاوازە چینایەتیە نەمێنێ لە پرۆسی پەروەردەیە بەراورد بە ساڵان ڕۆژی خوێندن کە ماوەیەکی کەمە خوێندنگا قوتابخانەکان دەستیان کردە بە خوێندن زۆر بە باشی دەڕوا و کار و کارەکانمان زۆر بە باشی دەڕوا بە ئەسانی دەڕوا بە تایبەت ئێمە لەم ساڵدا کە ئەو چەند دە قوتابخانەمان لە سنووری پەروەردەی ڕۆژهەڵات کردووە بە خوێندنی ئینگلیزی خۆشبەختانە سەردانی قوتابخانەکانمان کردووە هەموو کارەکانیان ڕاپەڕاندووە مامۆستاکانیان لە خولێکی درێژ ماوەیەکی زۆر 45 ڕۆژ خول دەبینێت بۆ ئەوەی کە مامۆستای کارامایان لێ دەربچێت زۆر خەڵکەکەش بەڕاستی کە سوکاری قوتابیانیش زۆر بە دڵێکی خۆشەوە منداڵەکانیان بەرە ئەو سیستمە دەبن ئەمە وامان لێ دەکاگە بەم بشێوەیە بڕێن ساڵی داهاتوو ئەو بڕیارەی کە بەنیازین هەمووی بکەین بە ئینگلیزی ئینشاءالله سەردەگرێ وە سەبارەت بە کێشەکانی کەمان هەندێک مەکتەبمان کێشەی بینامان هەیە هەندێک مەکتەبمان کێشەی کەمان هەیە وردە هەمووی ئینشاءالله چارەسەر دەکەین ئەو خولانەکە بۆ مامۆستایان ناوترێتەوە لە ئێستا خولەکان تەواو بووە یاخود خولەکان نەخێر خولەکان بەردەوامە خولەکە 45 ڕۆژ بوو ڕۆژی 5 کاتژمێر هەتاکو دەی مانگ ئەو خولانە بەردەوام دەبێت پاش ئەو مامۆستاکان دەگەڕێن بۆ قوتابخانەکانیان و وانەکانیان دەڵێنەوانێ لای هەمووان ئاشکرایە قەیرانی دارایی کاری کردوتە سەر هەموو بوارەکانی ژیان ئێمە لە بیدایەتی دەستپێکردنەوەی دەوامە لە کۆبوونەوەماندا لەگەڵ بەڕێوەبەرە بەڕێزەکان باسی ئەومان کردووە کە ئەبێ هەتا بۆمان بکرێ مڕاعاتی ئەو حاڵەتە بکەین کە سوکاری تەلەبە ئەرکی مادی نەخینە سەریان و دڵدانەوەیشی وا بکەین بۆ قوتابیان و خوێندکاران کە نەتوانن لە خوێندن سەرباری ئەو هەموو قەیران و نەبوونی پارەی پێویست بۆ پڕکردنەوەی کەم و کورتیەکان و خۆی مەفروزە لە پشوەکاندا کە پشووی هاوینە دەست پێ دەکات کاری نۆژنکردنەوە و هەموو ئەو کارانەی کە قوتابخانە تایە هیلاک بۆ چاچیکەین بەڵام بەداخەوە ئەم ساڵ بە پێی پێویست نەکراوە لەبەر قەیرانی دارایی بەڵام خۆشبەختانە کە سوکاری تەلەبەش وا تێدەگەین کە حەزەکەن مناڵەکانیان ئەو
ناوەندەکانی خوێندن جێنەهێڵن خوێندن بە شێوەیەکی ئاسایی بڕە بۆیە هەستەکەین هەمانگێکی لەو جۆرە هەیە ئێمە سوپاسیانەکەین مامۆسایانی بەرزش بە هەمان شێوە بە گوڕوتینێک تەرجیعەکەین کە دەوام بکەن بۆ ئەوەی ناوەندەکانی خوێندن چۆڵ نەبێ زاڵبین بەسەرم بارودۆخەنە ئاسایی کە برا پێشمەرگەکانمان لە سەنگەری یەکەمی شەڕ ئێمەش لە سەنگەرەکانی دووهەم کە قوتابخانەکانە درێژە بە خزمەتکردن بدەین و سوپاسانە.